سلااو سەرتا بەخێر بێن. من دکتۆرە شنۆ صدیق پزیشکی نیشتەجێ خولاوم لە بەشی شوشتنەوەی گورتیلە لە کۆیا. وەکو هەمووان دەزانین ئەو نەخۆشانەی کە تووشی سستی گورتیلە بوونە پێویستە لە هەفتەیەکدا 3 بۆ 4 جار شوشتنەوەی گورتیلە ئەنجام بدەن و ئەو نەخۆشانە هەم لایانی نەفسییان زۆر هیلاکە، هەم لە دوای پرۆسەکە ژواتە لە دوای شوشتنەوەی گورتیلەکە زۆر هیلاک دەبن، هەم جەسەدیەن هەم نەفسیەن. و دیارە بە خۆشحاڵیەوە بۆ ماوەی ساڵ و نیوێکە لە کۆیە سەنتەری شوشتنەوەی گورتیلە دانراوە. طبعاً ئەم سنتەرە زۆر پێویست بۆ کۆیە لەبەرەوەی کۆیە و چەند شار و شارۆچکەیەکی دەوروبەریشی دیارە وەکو نەخۆشەکان لە زاری خۆشانەوە باسی دەکەن. پێشتر ناچار بوون ڕێکی زۆر دوور ببڕن سەرڕای ئەو هیلاکە نەفسیە و ئەو هیلاکە جەستەییە، ناچار بوون ڕێیەکەش ببڕن و بێجگە لە هیلاکیەکە پارە و کوفەیەکی زۆریشیان لەسەر بووە و زۆر بەشیان باری داراییان باش نییە ڕاستی. بۆکردنەوەی سنتەرێکی ئەوها لە کۆی یەکجار مهم بووە. ئیشاڵڵا پەرەی پێ بدرێت زیاتر و زیاتر. لێرە ئێمە 35 نەخۆشمان هەیە، لە ناویاندا گەنج، مناڵ، پیر هەموو تەمەنێک هەیە و 16یان ئافرەتن و بە خۆشحاڵیەوە ڕۆژانە بە شێوەیەکی ڕێک و پێک شوشتنەوەی گورتیلەکەیان بۆ جێبەجێ دەکرێت. کراون بە 3 وەجبە. وەجبەی بەیانیان تقریبا جەماعەت لە پێش سعات 7ەوە لێرە ئامادە دەبن، دەستیان خۆش بی کارمەند و بەڕێوەبەر و هەموو ئەوانەی کە لێرەماندین. ئێمە ژۆکۆ پزیشکی نیشتەجێ خولاوە داواممان جەدوەلەیان هەفتەیە و دانێکمان لێرە مۆجود دەبین. دکتۆری ئیخسائی و پسپۆریش بە هەمان شێوە خەفەرە، هەمووی ڕقەمیان هەیە، هەر شتێک بوێت ئەتوانن یەکسەر بە زووترین کات بەڵێ حتا وەکو نەخۆش هەبێت داناخرێ ڕۆژانە بەڕێ کوپێکی ئیشەکان جێبەجێ دەکەن. لێرە نەخۆشەکان ڕۆژانە بە شێوەیەکی زۆر ڕێک بەڕێ دەکرێن، لە بەیانیەوە دەست پێ دەکرێت حتا نەخۆشەکە بە تەواوەتی هەموو تەواو دەبێت، هەموو نەخۆشەکان بەڕێ دەکرێت. تقریبا جاری وای حتا سعات 11 دەخایەنی. کارمەند و ستافی ئێرە زۆر بە دڵسۆزی ئیشەکان دەکەن بەڕاستی و هیچ پشوێک لێرە نییە. ئەم لە خۆم جەژنە بۆ لێرە دەوام کردیە بەڕاستی. تەنها جمعان پشووە لە بۆ هەموو کارمەندانی ئەم شوێنە و الحەمدلله شەکان بەڕێ کوپێکی دەڕوات. زۆر هەبووە و ستافی ئێرە و بەڕێوەبەر کاک عەبدوڵڵا و ڕوا بەڕێوەبەری کارژێری کاک مەجید زۆر هیلاک بوون بە دابینکردنی پێداویستەکان و هەروەها کارمەندانی ئێرەش بە هەمان شێوە زۆر دڵسۆزانە کار دەکەن. بەس بێگومان لە هەموو شوێنێک کەم و کوڕی هەیە، يعني حتى قدر الإمكان يعني ما شتەکان ترتیب دەکەین و لێرەش پێشتر بە 2 وەجبە تقریبا نەخۆشەکان بەڕێ دەکەن لەبەرەوەی جیهازەکان زۆرتر بوون. ئێستا چەند جیهازێک لە کار کەوتۆ بەڕاستی، یعنی ئەگەر ئەو شتانە زیاتر ئیحتیمال پێ بدرێ و بەرەو باشتر بچی بێگومان نەخۆش زیاتر قازانج دەکە. ئەو کات لە جیاتەوەی 11 شەو نەخۆشەکان تەواو بوو زۆرتر تەواو دەبێت لە شوشتنەوەی گورتیلەکە. بێگومان ئەگەر یعنی ئاوڕی لێ بدرێتەوە و زیاتر بەرەو پێش بدرێت لە قازانجی نەخۆش و خەڵکەکەی بێگومان. حياة أجل رضا من كليكم نما وبردي أبو رزي فرياندا كليكي تريشم عيجناكا هرو نخوشي بس شكرو زختيشم هيا تستاروا غسلكم لسليماني ولا تنتمارو حتى أنصن ترى دانرا نيزك تربو إيما لخوابة زياد بهاتينا إيرا قليت ساكن أمانيج لخوابة زياد ببومان باشن كارما جيتر قليت ساك بومان هارو بياو دمي بيت ها بياو كيخون زاروا أبو ملاي بياني أو بياو لتمتماو ميجيكر أو مزود الروشتين لسليماني ملاي بياني بانجي دائما لله غسلك أبوي أو مزدو الروشتين تور برية كمان لخواب الزياد بيمان باشنو يتروا أوها داري وابو غسل عزيمو نسي نفريان هنا خوينا كيبوم نبو لقما هزين نبو كليكم بقورنو أوها ما هو متوا قالوا والله حظك إلا تختار بكريته ونيزك تربو يما لنا وتختار أي ليو أنا دين بويرة مصافيك تدين تويتيك مان هي جامان بو تويتي بخوان خوش تختقا دوسين خوشين لتختقا ودي
ئەو کاک نازمیش نەخۆش تەقتەقە